بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت لەم بەرنامەیەدا لەسەر پرسی ڕاپرسی و ئاشتی کۆمەڵایەتی دەوەستین و پرسیار دەکەین. ئایا بەڕاست لە ئێستادا ڕاپرسی لە پرسێکی نەتەوەییەوە نەبووتە هۆکارێکی دیکەی دابەشکردنی کۆمەلگا و هەڕەشەکردن لەسەر ئاسایش و ئاشتی کۆمەڵایەتی؟ ئەم دابەشبوونە کۆمەڵایەتی کە لە ئێستادا لە بەرامبەر پرسی ڕێفراندۆم هاتۆتە پێشەوە بەڵگەی زیندویەتی کۆمەلگا نییە بەو ئیعتیبارەی لە دەرەوەی ئیرادەی حیزبەکان چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا گزارش لە بۆچوون و ویستی خۆیان دەکەن. ئایا ئەوانەی لە ئێستادا ڕێبەرایەتی پرسێکی گرنگی وەکو پرسی بەڕێوەبرانی ڕاپرسی دەکەن خۆیان بەرپرسیارنین لەو دابەشبوون و ناڕزایەتی کۆمەڵایەتیانەی لە بەرامبەر پرسی ڕاپرسی سەریان هەڵداوە، ئەمەش بەهۆی هەڵوێست و مامەڵەی خراپیان لەگەڵ ئەو دەنگە ناڕزاییانەی کە لە ناو چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگادا لە بەرامبەر ڕاپرسی بەدی دەکرێن. ئایا لە ئێستادا هەندێک هێزی سیاسی بەمەرامی سیاسی کار لەسەر تێکدانی ئاسایش و ئاشتی کۆمەڵایەتی ناکەن تا پەشێوە دروستکراوەکانی ناو کۆمەلگا لە دژی بەڕێوەبرانی ڕاپرسی بقۆزنەوە؟ ئایا کۆمەلگەی کوردی مافی خۆی نییە کە هەڵوێست و قسەی خۆی هەبێت لەسەر ڕاپرسی بە تایبەتیش کە دەگوترێ ئەو ڕاپرسیە لە حاڵی ئەنجامدرانی مەترسی گەورە بۆ کۆمەلگەی کوردی دەهێنێ؟ لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک شەماڵنامیق ئەندامی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، کاک پەیۆن عومەر ڕۆژنامەنووس لە ستۆدیۆی سلەیمانی، هەروەها لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش کاک کارزان سەباح حەورامی کادری دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان. ئەم پرسە تاوتوێ دەکەین بەخێراتنی میوانە بەڕێزەکانم دەکەم. سڵاسە دەکەم زۆر کاک شەماڵ، وەکو لە پێشەکی بەرنامەکەشم داگوتم بەڕاست لە ئێستادا ڕاپرسی یا ئەو هەوڵانەی کە هەیە بۆ بەڕێوەبرانی ڕاپرسی لە هەرێمی کوردستان لە پرسێکی نەتەوەییەوە نەبووتەوە کارێکی دیکەی دابەشکردنی کۆمەلگا و کۆمەلگای کە هەر لە ئەسڵا بۆ خۆی کۆمەلگەیەکی دابەش بوو و هەروە پڕ لە چێشم و چێشەیە. زۆر سپاس بۆ بەرنامەکەت بۆ کەناڵی پێیام کاک شۆڕش. دیارە کە ئێمە قسە لەسەر بابەتێکی وەکو ڕێفراندۆم و ڕاپرسی دەکەین. بێگومان ینی ئەم بابەتە کە پێ دەڵێن ڕاپرسی دوجار دەنگ هەڵێنانی ئەو چین و توێژانەیە کە ئەم بابەتە دەیانگرێتەوە و ئەوانش کە نایانگرێتەوە، بەڵام لە چوارچەوەی ئەم جوگرافیایە دەژین کە ڕاپرسی تێدا گوزەر دەکات. بێگومان تەبیعەتی کۆمەلگەی کوردی ئەگەر من وەکو کۆمەڵناسی قسە نەکەم، چونکە بەڕاستی شارەزاییم لە بابەتی کۆمەڵناسی نییە، وەکو یاساییە قسە بکەم لەم بوارەیە. ئێمە دەزانین ینی بابەتە گشتیەکان ئەو بابەتانی کە پرسی گشتین و ئەو بابەتانی کە بابەتی نیشتیمانین و ئەو بابەتانی کە دابەش دەبن بەسەر کۆی کۆمەلگادا بۆعدێکی قانونی هەیە. ئەم بۆعدە قانونی ژوا دەکات چکە قانون خۆی لە تەبیعەتدا مەرن نییە، قانون بۆ خۆی مجەڕەدە، عامە، مقەیەدە. لە ڕاستیە بەرخوردکردنی کۆمەلگا لەگەڵ ئەم جۆرە پرسانەدا جیاوازی هەر لێ دەکەوێتەوە. ئەگەر پرسی ڕێفراندۆمیش نەبێ هەر پرسێکی تریش بێ ئەم جیاوازی دابەشبوونە تا ڕادەیەک دروست دەکات. بەڵام بۆ سروشتی ئێستایی کۆمەڵی کوردی بۆ ئەم قۆناغی ئێستای ڕاگوزەری سیاسی ئیداری ئێمە کە پڕ لە کێشمەکێشم و دابەشکاری و دابەشبوونی زۆری چین و توێژەکانی تێدا دەبینین، بێگومان ڕێفراندۆم ئێستا وەکو چەکێک بۆ ئەوانەی کە نەڕزایەتیان هەیە نەخێرێکی توندا و بۆ ئەوانش کە بەڕاستی ڕابەرایەتی ئەم پرسە دەکەن کارتێکی فشاری بەهێزە. بۆیە لە نێوان ئەم دوو ئیتیجاها، لە نێوان ئەم دوو تەوژمە، ئێمە ناتوانین هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە وەکو تاکێکی سیاسی و تاکێکی پەروەردەکراوی ڕۆشنبیر و تاکێکی ڕاهاتوو لەگەڵ ئەم پرسانە وای ببینین کە ئێمە بازار ڕێفراندۆم دەکەین دەقا و دەبێ باسی ڕێفراندۆم کە تۆ بازار ڕێفراندۆم دەکەیت، ئەو تەماشا و دەسەڵاتە دەکا کەم ڕێفراندۆمە ئەنجام دەدات، تەماشای ئەو دەسەڵاتە دەکا کە بەرپرسە لە ئەنجامدانی ڕێفراندۆم و تەحملکردنی مەسئولیەتی ڕێفراندۆمیش. بۆیە کە تۆ بازە دەسەڵات و سوڵتە دەکەیت، بێگومان سوڵتەش کۆمەڵێک لایانی ئەرێنی و نەرێنی خۆی هەیە. بۆیە بۆ کۆمەلگایەکی وەکو ئێمە کە لە قۆناغەکانی سەرەتای بابەتێکی وەکو ڕێفراندۆم داین، چونکە ئێمە تا ئێستا پرسێکی وەکو ڕێفراندۆم وەکو تەجروبە وەکو ئەزمونێکی مێژووی وەکو ئەزمونێکی زۆر تەواو زۆر پڕ نیمانە کە کۆمەڵی ئێمە قسە لەسەر بابەتێک بکا کە لە دوجارە بۆ هەمومان وەکو یەک وابێ، بۆ هەمومان وەکو یەک وابێ، چونکە ئێمە چەند هەڵبژاردنێکمان کردووە ڕاستە ڕێفراندۆمیش دەنگدانە، بەڵام دەنگدان لە ڕێفراندۆم جیاوازە لە دەنگدان
لەو بابەتانی تر کە ئێمە لەو پرسانی تر لەو هەڵبژاردنانی تر کە کارمان بۆ کردووە ڕەنگە زۆر جار کێبەرکەکان لە هەڵبژاردنەکانی تردا تا ئەو ڕادەیە ڕۆشت بێ هەمومان دەستمان بۆ بابەتە نەرێنیان نایاسایەکانیش بردبێ بەڵام بۆ مەسلەیەکی بابەتێکی وەکو ڕێفراندۆم کە هەموو تاکێک بیر دەکاتەوە ئەم ڕێفراندۆمە ینی ئاراستەی دەنگدانەکە بەو جۆرەیە هەر کەس براوە بێت تێدا و لایەنەکەی تر تێدا معازەبە لایەنەکەی تر تێدا بێزراوە لایەنەکەی تر تێدا خنکێنراوە لایەنەکەی تر تێدا پشتگوێ خراوە خیتابەشە ینی 2000 کۆمەلگا بۆیە من ئەمە قسە لەسەر ئەمە بکەم ینی دەنگدەری ڕێفراندۆم ئێستا خۆی لە دووسێ بەرەی جیاوازدا دەبینێت ئێمە تەنها بەرەی بەڵێ و بەرەی نەخێرمان نییە کە ئاشتەوای کۆمەڵایەتی ئێمە تێکدا بەرەیەکی تریشمان هەیە لەم نێوەندەدا ڕاست بووەتەوە پێی وایە کە پرسی ڕێفراندۆم لە دەرەوەی ینی مؤسسە شەرعیەکانی هەرێم و لە دەرەوەی ئیجماعی سیاسی لایەنە سیاسیەکان پرسیەکە دەکرێت وا بخرێ و تاجیل بکرێ بۆیە ئێستا ئێمە سێ ئاراستی زۆر دیاریکراومان هەیە سێ ئاراستی زۆر ڕوونمان هەیە لەناو ئەم هەرێمەی ئێمە هەرسی ئاراستەکەش لەناو کۆمەلگادا ئیشی جددی بێگومان ئیشی خۆی دەکا و ڕاگەاندنی هەیە و قسەی جددی هەیە و مبەرری هەیە و پاساو دێنێتەوە و قسە دەکات لەسەر ئەم بابەتە کە ئێمە گەیشتین ئەم دەرەچەیە بۆمان ڕوون بووە کە سێ ئاراستی جیاواز هەیە لە تەنیشت ئەم ئاراستانە و ئاراستی جیاوازتریش هەیە دەنگدەری ڕێفراندۆم پێی وایە کە دەڵێنە خێر دەبێت تۆڵەی هەموو ئەو ناحەقیانە بکەوێتەوە کە لەم هەرێمەدا بەرامبەری کراوە دەنگدەری بەڵێ پێی وایە دەبێت تەیدی و ئایدۆلۆژیای بکە کە ڕابەرایەتی دەکات ئیتر هەر کەسێک بێت و دەنگدەری ئەوەی کە پێی دەڵێت تاجیل پێی وایە ئەمە قۆناغێکە دەبێت هەلێکی تێدا بقۆزرێتەوە جا نازان ئەو هەلەش ئەوەش ڕوون نییە بۆی ئەم جیاوازیدا بەشبوونی چینایەتی و کۆمەڵایەتی بۆ ئەم پرسەکە پرسی ڕێفراندۆمە بەجددی ئاسایشی کۆمەڵایەتی ئێمە ئاخاتە مەترسیەوە زۆر باشە قسە بە شێوەیەکی سروشتی ئێمە مامەڵە لەگەڵم بابەتە ناکەین بەڵێ کاگە پەیوەند بەتەک ئەوەی کە ئێستا ئێمە لە بەردەم سێ ئاڕاستی جیاواز دەین کە هەریەکەیان بە شێوازی جیاواز لەناو کۆمەلگا ئیش دەکا بۆ ئەو ئاڕاستە سیاسی کە خۆی باوەڕی پێێتی لە بەرامبەر ڕێفراندۆم هەزناکی سروشتی کۆمەلگەی کوردیش خۆی ینی سروشتێکە ئامادەیە بۆ ئەوەی زۆر بە ئاسانی بکەوێتە ژێر کاریگەری هەرچی ڕووداوێکە لەناو کایەکاندا دێتە پێشەوە و بە ئاسانی ینی کاریگەریەکانی خۆی بەشێوەی زۆر قوڵ بەجێ پێڵێ بەسەریەوە بەناوی خۆی گەورەی میهرەبان سوپاس بۆیەوە بۆ بینەرانی خۆشەویستیش قسە لەسەر ڕێفراندۆم ئەگەر قسەکردنە لەسەرەوەی کە ئەمە دەرچەیەکە یاخود ڕێڕێوەکە یاخود ئاراستەیەکە بۆ ئاراستەیەکە بەسەر بەخۆی مانەگەێنێ سەربەخۆیش یەکێکە لە ئاواتە دێرینەکانی گەلی کورد بە بورد و بچووکەوە بە گەورە و بچووکەوە بە چوزانم بە مینە و بە نێرینەیەوە بە ئەمە ئەم بابەتە لەوە گەورەتر بێکە ئێمە مەسەلەن بۆ بخینە ناو بابەتە خلافیەکانەوە ینی با بڵین مەسەلی سەربەخۆیی بە ئەو بابەتە بێ ئەو بابەتە ناوکۆیە گەورە بێ کە هەمومان تایە مشتەرێکی و هەمومان چاوەڕێ بکەین و هەمومان بە ئاواتی ئەوە بین کە ڕۆژە لە ڕۆژان مەسەلەن بۆ بە سەربەخۆی بکەین قسەکەم لەسەر ئەوەیە ئەمە کەسی اختلافی لەسەری نییە لەوەی کە ئێمە بابەتێکەیە پێگوترێ بابەتی سەربەخۆیی و هەرێکەمان چاوەڕێن و دەریای خوێن بۆ ئەم بابەتە درا و هەروەها ڕۆژە لە ڕۆژان ئەوانەی کە خەباتیان کردووە هەموو هێزە سیاسەکان لە پەیڕەوی ناوخۆیانەوە لە ئەو مەشروع و بابەتانی کە هەیە لەو پرۆژانەی کە هەیە قسە لەسەرەوەکەن کە ئێمە سەربەخۆیمانەوەی کەس نوقڵی لەمە نییە بە ئێستاشەوە ئێمە جۆمان لەوە نەبووی هیچ هێزێکی سیاسی بڵێ وەڵام من لەگەڵ سەربەخۆییانیم ینی سەربەخۆی بەڵام هێزگەل هەیە ڕەنگە دژی ئەو ئەمراز و من ویستم قسە لەسەر شۆڕەویستم قسە لەسەر ویستم قسە لەسەر ئالێتەکە بکەین ینی ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە بابەتە خلافەکە لەسەر خودی ئالێتەکەیە ینی زۆر باواقعەیە قسە بکەین بەروارەکەیە پێگوتری 25 جنۆ باش ئەم بەروارە لای کۆمەڵە خەڵک مقدسە بۆ بە ئاەتێک و ینی لێ نهاتە خوارەوە چەند هێزێکی کەش هەیە لە بەرامبەریا قسە لەسەرماکەن کە ئەم بەروارە ئەکشێ بگۆڕین بەروارێک بێ کە لانی کەم خزمەتمان کا بۆ ئەوەی ئەو اختلافی کە هەمانە یاخۆ ئەو تێڕوانینە جیاوازی کە هەمانە بتوانین لە بەروارێکی ترا کامەڵی بکەین و هەمومان ئەمە بکەین بە دەرچەیەک لە کۆتاییە بەو نەتیجەیە بگەین کە هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان هەمویان لەسەر بابەتێکی وەکو بابەتی ڕێفراندۆم و زایدەن کە قسەکەم لەسەرەوە ئەگەر
ینی بەسەلی ڕفراندوم بۆ سەربەخۆیی نەبێ من پێم وایە بابەتێکی باش نییە. مشکلەی هێزە سیاسیەکانە بەڵام ئەمە چ مشکلێکی کۆمەلگایە ینی ئەمەی کێسا بەڕێزت باسی لێوە دەکەیت بەخێر سەیری کە تا کۆمەلگا بازەکە زۆر باشە بابەتی تۆ بۆ خۆت دەزانی هێزە سیاسیەکانیش لە ئاسمان و نهاتوونە خوار و لە کەوکەبێکی تر نەهاتوون هەرێکان دەنجی بەسەرم بە بڵێن سەدان و هەزاران کەسیان لەگەڵایە ینی دەکرێت لێرەوە بڵێن هێزە سیاسیەکان یەکسانە بنەوە بە کۆمەلگا واتە نوێنێرایەتی کۆمەلگاکە نێ کۆمەلگا چۆن قسە بکە خۆ کۆمەلگا بۆ هەموو پرسێک نهاتە سەر شەقام و دەنجی خۆی هەڵبڕێ ئەمە چۆن بزانین کە ئەمە کۆمەلگا با قسەی خۆی بکە بەڵام بەم بەچەدی یعنی کۆمەلگا بەم پڕی و بەم فراوانیە دەشێت لە هەموو شتێک قسە بکە. ئەزانین چۆنێکە من کوێ دنیا هیوادارم بێ هەڵی بۆی ئەم مەفهومە بگەێنم من باوەڕم وایە بابەتی سەربەخۆیی ئەو بابەتە گرنگەیە کە هەمومان کۆچین لەسەری باشە لە هەرێمی کوردستانە خلافێکمان نییە بەڵام ئەوەی کە پێگوترێ ئالێتی جێبەجێکردن یاخود ئالێتی گەیشتن بە مەسەلەی سەربەخۆیی کە باوڵێن ڕفراندۆمی ژێچەکە لە ڕێگاکانی ئەمە جێگای خلافەکە هێزە سیاسەکان ئەوانی کە تا ئەم لەحزێش کە لەگەڵ ئەو باوا بڵێن ئەو دامەزراوەیە نین کە ئێستا لە هەرێمی کوردستانە بە ناوی دەستەی باڵای ڕێفراندۆمەوە دروست کراوە قسەیان لەسەرەوەیە کە ینی باوا بڵێن وەکو هەر هێزێکی تر وتوانە کاتەکەی باش نییە یاخود باڵێن ئالێتەکەی باش نییە یاخود ئێمە نەمانتوانیوە مەیدان سیاسێکی ئەو تۆ بکەین بۆ ئەوەی کە بتوانین خلافەکان کەم بکەینەوە بیرشمان نەچێت ئەم بابەتە ئوستازی جوتی بابەتێکی ڕاستە بابەتێکی سیاسیە بەس دوجار بابەتێکی قانونیە ئەمە بیر لەوە بکەینەوە ناتوانێت هێزە سیاسەکان بە تەنها بڕیار لەسەر چارەنووسێکی بەم شێوەیە بدەن ئەبێ ئیلا دەرچەیەکی قانونی هەبێ. زۆر باشە گرفتێکمان لە هەولێر هەیە گەر هەولێر ئامادە بوو بێ دەمێ ئامادەی هەولێر زۆر چاکە کاگ کارزان دەمێ پرسیاریەوە لە بەڕێز بکەم بەڕاز لە ئێستادا ئەو دابەشبوونەی کە لەناو کۆمەڵگەی کوردیدا هەیە هەز ناکەی دابەشبوونێکی زۆر جیاوازە لەو دابەشبوونانەی کە ئێمە لە ڕابردوودا بینیومانە ئەو دابەشبوونەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان ناو کۆمەڵگەی کوردی دەکوترێک دابەشبوونێکە تەجاوزی حیزبەکانی کردووە ئێستا کۆمەڵگەی کوردی یا بەشێک لە چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردی لە دەروی هێزە سیاسەکان دەیانەوێت گزارش لە بیر و بۆچوون و ڕای خۆیان بکەن بەڕێز لەسەرەوە قسە چێ بە تایبەتی لە هەمبەر بابەتی ڕاپرسی سڵاوتان لێبێ سڵاو بۆ کەناڵی ئاسمانی پەیام سڵاو کاکە شۆڕشی خۆشەویست و سڵاو بۆ میوانە بەڕێزەکانیش لە ڕاستیدا ئەمەوێش ڕوونکردنەوەیەک بدەم ڕوونکردنەوەکە لەسەر ئەوەیە کە من پێم وایە ئەو دەنگەی یاخود ئەو بەرەیە کە برادران باسییان دەکرد کە گوایە بەرەیەک هەیە لە دژی بەڵێ لە ڕاستیدا لە هەرێمی کوردستاندا هیچ شتێک نییە بە ناوی بەرەیەک لە دژی بەڵێ هەبێ ئەوەی کە هەیە جۆرێک لە خولانەوەیە جۆرێک لە خۆخەڵەتاندنە جۆرێک لە موزایەداتی سیاسیە ناڵێ هەندێک لایەن بەڵکو هەندێک گروپ و هەندێک تاقم و هەندێک کەس دەیانەوێت ئاڕاستەکە بشێوێنن و دواتریش ئەمە هێزە سیاسیەکانی کوردستان نییە بە کۆمەڵ و بە بزوتنەوەی گۆڕانیشەوە کە ئەوان کە ئێستا تێبینیان لەسەر ئالێت و کاتی ڕیفراندۆم هەیە لە ڕاستیدا ئەمە گروپێکن تاقمێکن کە ئەوانن دەیانەوێت شڵەژان لە ناو کۆمەلگای کوردیدا پەیدا بکەن بۆ نمونە چەند ڕۆژێک پێش ئێستا باسیەوەیان دەکرد بەهۆی ڕیفراندۆمەوە سنوورەکاندا دەخرێت دوێنە مەولود چاوژۆغڵۆ بۆ مامۆستا عەلی باپیر و بۆ جەنابی سەرۆک بارزانی و بۆ سەرکردەکانی گەلی کوردستان دووپاتی کردەوە کە بە هیچ شێوە تورکیا سنوور داناخات دواتر شایعەیەکیان بڵاو کردەوە کە گوایە گرانی لە هەرێمی کوردستاندا دادەکەوێت خەڵک لە ترسا کەوتە بازاڕەکەنە بینیشمان ئەو دەنگۆیەش بە هەمان شێوە لە گۆڕنرا و دواتریش قسەیان لەسەرەوە دەکرد کۆمەلگای نێودەوڵەتی ئەگەری ئەوە هەیە بە فشار لەسەر سەرکردایەتی کوردستان کە ئەم ڕیفراندۆمە یعنی هەموو شایعەیەکی پروپاگەندەیەکی ڕێکلامێکیان بەکارهێنا بۆ شێواندنی کۆمەلگا بۆ ترساندنی کۆمەلگا بەڵام بینیمان کە ئەم شایعانە ئەم پروپاگەندانە هیچی لە مەسەلەی ئەو بەهێزی بەڵەیە کەم نەکردەوە کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بە گەشتبینیەوە بۆ ڕیفراندۆم دەڕوان خاڵی دواتر هەندێک مزایدەی سیاسی هەیە کە لە ناویاندا بۆ نمونە کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان کە ئێستا هاو ئاوازن دەیانەوێت خۆیان بە جۆرێک لە جۆرەکان بخەنە بەرەی خەڵکەوە کە گوایە ئەمان بەرەی خەڵکن لە ڕاستیدا بێ ئەوە بیری کۆمەڵ و گۆڕان بهێنینەوە کە 20/7/2014 جەنابی سەرۆک بارزانی لە پەرلەمانی کوردستان داوای لە پەرلەمان کرد داوای لە فراکسیۆنەکان کرد کە پەلە بکەن بۆ تێپەڕاندنی یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و دیاریکردنی ڕۆژی ڕیفراندۆم من بیرم دێ ئەو کاتە هێزە سیاسیەکان بە کۆمەڵ و
بە گۆڕانیشەوە ململانە کێڕڤێوایان بوو کامیان زووتر ڕۆژی ڕیفراندۆم دیاری بکە. مامۆستا عەلی باپیر هەر دوای ئەوە هاتە سەر شاشەی تەلەڤیزیۆن وتی لەم هەرێمی کوردستانەدا کەسێک نییە هێزە سیاسیەکان کۆ بکاتەوە، کەسێک نییە بڕیار بدا، کەسێک نییە بتوانێت خاوەن قەرار بێت. باش ئێستا سەرۆک بارزانی لەگەڵ هێزوی لایەنە سیاسیەکانی کوردستان کۆ بووەتەوە ڕۆژی 25 نوێ دیاری کردو بۆ ڕیفراندۆم. یعنی پێمان بڵێن حکمت لە دواخستنی ڕیفراندۆم چییە؟ حکمت لەوەدا چیە کە پێتان وایە ئالێتی ڕیفراندۆمەکە گونجاو نییە. ئەگەر وایە ئێوە ئەندامتان هەیە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان فەرموو لەوێەوە بڕیارەکانی خۆتان بدەن و دواتریش ئێوە کە پێتان وایە دەبێت دوا بخرێ لە کاتێکدا دەڵێن دوا بخرێ. بەغدا قوتی هەرێمی کوردستانی بڕیوە، نوری مالیکی بە ئارەزوی خۆی وەزیرەکانی کورد دەردەکات، فەرماندەکانی پێشمەرگە دەردەکات، هەڕەشەی لە ناوبردنی کورد دەکات، نوری حەیدەر عەبادی بە ئارەزوی خۆی گۆڕانکاری لە وەزیرەکان دەکات، حکوومەتی عێراقی حسابێک بۆ کورد ناکا، هەڕەشەی داگیرکردنی کەرکووک دەکات. یعنی لەمە زیاتر دەتانەوێت چی ئەمڕۆ ئێوارەیە کۆمەڵێک گەنج لە بەغدا لە شوێنەکانی دیکە کۆمەڵێک میلیشیا حەشدی شەعبی هەڵساون بە سوکایەتیکردن بە وێنەی سەرۆک تاڵەبانی. یعنی لەمە زیاتر ئەبێت چی بکەین و دواتریش هەموو ئەوانەی کە بەڕێز باسی لێوە دەکەی، هەموو ئەو تۆمەتانەی کە بەڕێزت دەیدەیە پاڵ بەغدا دەگوترێ بەر لەوەی یعنی بەغدا لە بەرامبەری هەرێمی کوردستان جێبەجێ ئەنجامیان بدا لە ناوەخۆی هەرێمی کوردستان لە دژی کۆمەڵێک هێز ئەنجام دراون بەڕێزانی بە عەمەلی بە نمونەی داخستنی پەرلەمان، ناردنەوەی وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان، نمونەی کە زۆرە یعنی تۆ بەڵێ نمونەی زۆریشمان هەیە کە ئەو مزایەتانەی کە دەکرا دەیانوت دەست پێش کاک شۆڕژ من پێم وایە بەر لە داخستنی پەرلەمانی کوردستان ئەم هێزە سیاسیانەی کە ئێستا مزایەدە بە داخستنی پەرلەمانەوە دەکەن خۆیان شەرعیەتی پەرلەمانیان خستە ژێر پرسیارەوە. کاکە بۆ زانیاریتان پێش 19 ئابکە 23 حوزێران کە پەرلەمانی کوردستان دابخرێ هیچ پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەرنەچووە بۆ لەبەرەوەیانەوە دەم پرۆژە یاسانە نابێت بچێت بۆ سەرۆکی هەرێمی کوردستان لەبەرەوە شەرعیەتی نییە. بگەڕێنەوە بۆ قوانینەکانی پەرلەمانی کوردستان بزانن پێش داخستنی پەرلەمان هیچ پرۆژە یاسایەک پەسەند کراوە لە پەرلەمانی کوردستان، پرۆژە پەسەند نەدەکرا، هەر خۆیان کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان هۆکاری خستنە ژێر پرسیاری پەرلەمانی کوردستان و یاوت ئەم پەرلەمانە شەرعیەتی نییە لەبەرەوەی پەرلەمان کاتێکە بێ یاسا دەرکا بنێرە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان ئەویش لەبەرەوەی شەرعیەتی نییە. بۆیە هەڵسان چیان کرد؟ ئەو بانگەشانەی کە بە خەڵکیان ئەفرۆشت ئەیانوت پێویستە قوانینەکانی پەرلەمانی کوردستان بە کۆدەنگی بە فرێلایەنی بە گوتاری هەمویان پەسەند بکرێن. خۆیان هەڵسان کودەتایەکیان دژی پارتی دیموکراتی کوردستان کرد کە 38 کورسی پەرلەمانی کوردستانیەیە و کۆتاکانیش پشگیری ئەو پرۆژانیان دەکرد. هەڵسان کودەتایەکیان کرد بەوەی پرۆژەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری لە ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هێنایەنە پەرلەمانی کوردستانەوە کە ئەمە حساب نەکردن بوو بۆ گەورەترین لیستی پارتی دیموکراتی کوردستان کە 38 کورسی پەرلەمانی هەیە. باشە ئێوە خۆتان لە پەرلەمانی کوردستان شەرعیەتی پەرلەمان تا خستە ژێر پرسیارەوە کودەتاتان بەسەر گەورەترین فراکسیۆندا کرد. ئێستاش دەتانێت مزایەدە بەسەرەوەدا بکەن وڵا دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان لە ژێر پرسیار و لە ژێر هەڕەشە و داخستندان. باشە دوو بە 3 مانگ پێش ئێستا پێش ڕیفراندۆم هەر مامۆستا عەلی باپیر و سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان بوو دەیانوت پێویستە دەستپێشخەریەکە بێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان فەرمەوە دەستپێشخەریە بوو. دوای دەستپێشخەریەکە وتیان پێویستە یوسف محەممەد بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان ئەوە یوسف محەممەدیش داوان لێکرا بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان. ئێستا دەڵێن نەخێر دەبێ قسە لەسەر دەکرد دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەی موچەی فەرمانبەران. یعنی من پێم وایە ئەم بەدیلهێنانەوە ئەم قسە ئاڵ و گۆڵکردنە تەنها مزایەداتی سیاسیە تەنها بۆ خۆ دزینەوەیە لەو بڕیارە سیاسی نیشتیمان پەروەرانەی کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان داوێتی و بە دڵنیاییەوە من پێم وایە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ پرسی ڕیفراندۆمدان ئەوەی کە ئێستا دەکرێت تەنها مزایەداتی سیاسیە چونکە خۆیان بەشدارن لە پرۆسەی ڕیفراندۆم. زۆر باشە کاک شەمەڵ لە ئێستادا ئەو پشێوی و دابەشبوونی لەناو کۆمەڵگادا هەیە کە نکوڵی ناکرێ هەیە پشێویشی دروستکراوە بە مەرامی سیاسی کە هەندێک هێزی سیاسی بیقۆزێتەوە بە تایبەتی لە بابەتی پێویست بە ڕیفراندۆم. تاوان تۆ خاوەنی بەرنامەکەی کاک کارزان سەباح بارزانی ئارزوی خۆیەتی ینی چۆن بەرنامەکە ئەشێنێ ئەوە قفڵەکەی لای توێ بەڵام تەوەری بەرنامەکە ئەخوازێ کە ئەم پیاوە نابێ قسە بکە ئەگەر ئەمە کادری مەکتەبی ڕاگەیاندون ڕۆشنبیری پارتی بێ بەڕاستی کارە ساتە. ئەم باز ئاشتی کۆمەڵایەتیەکەین ئاشتی کۆمەڵایەتی زانیانی چ کاک شۆڕش ئاشتی کۆمەڵایەتی ئەوەیە کە هەمومان دەبێت دراوسەی باش بین هەمومان دەبێت ئینسان دۆست بین هەمومان دەبێت ئەم نیشتیمانە بی خۆمان بزانین ئەبێ کەسمان هەڵی ئەو نەدەن کەسمان بخەینە سەنگەرەوە ئێمە دەبێت لەگەڵ ئەمە لەگەڵ تورکێک بکەین لەگەڵ فارسێک بکەین تا ئەو ڕادەیە
کە ئینسانێتی فارسێک نەخاتە ژێر پرسیارەوە، ئینسانێتی تورکێک نەخاتە ژێر پرسیارەوە. بەڵام ئایا لەگەڵ هاو نیشتیمانی خۆمان بڵێن ئەمانە جاشن و خۆفرۆشن و ئەمانە ئاژاوەچین و ئەمانە گێرە شوێن. کاکە من دەنگی نەخێر نیم و لەو دەستێژ نیم و لەو بەرێژ نیم و بەرەیەکی واقعیە ئەبێ گوێی لێ بگری و بێ حسابی بوو بکەیەوە بگوێ لە داخوازەکانی بگری. خەڵکی وای تێدایەت و هەر لەدایک نەبووی لەو شاخە دەستگای وەکو تۆی ڕۆشنبیری وەکو تۆی بەڕێوە بردو خدە ناکرێ ینی ئەتۆ بەم زمانە قسە بکەی ئاشتی کۆمەڵایەتی دەکەوێتە ژێر پرسیارەوە دەکەوێتە ژێر خەتەرەوە. بەڵام ئەم زمانە لە نەتیجەی ئەوە ئەوجار من حەزەکەم کە پرسێکی گەورەی وەکو پرسی ڕێفراندۆم کە بابەتێکی نەتەوەیە لانیکەم بە وجهە نەزەری ئەو بەهۆی ئەم دەنگە لە ژێر پرسیاردایە ئێستا کاگە شۆڕش ینی ئەمە حەقی خۆی نوای لە کاکە تووڕێ هەمیشە وتومە ینی هیچ کەسێک نییە مەگەر خەڵکێک زۆر بەرژەوەند خواست بێت تاوڕادەی کە بەڕاستی حزب لە وەسیلەوە بگۆڕێت بۆ بیانی بیکا بە ئاماژ بیکا بە مقدس ئەگەر ئەم تێڕوانی نەمەگەر هەبێ دەنا من بۆ خۆم وەکو کادرێکی کێتی نیشتیمانی قەت لەگەڵ ئەو قسانەی کاکارزان نیم و لەگەڵ کادری حزبەکەی خۆشم نیم بەم جۆرە قسە بکە لەبەرەوە دەبێت ئێمە ئاوا قسە بکەین کاکارزان و هەموو کاکارزانەکانی تر و هەموو هەواڵانی حزبەکانی تریش ئەبێ ئێمە ئاوا قسە لەسەر ڕێفراندۆم بکەین. ڕێفراندۆم پرسێکی نیشتیمانیە و پرسێکی نەتەوەیە و بابەتێکی گشتیە و ئەم بابەتە بۆ ئەوەی ڕێچکەی خۆی وەربگرێ و بۆ ئەوەی دانپێدانانی نێودەوڵەتی وەربگرێ و ئەوەی بۆ ئەوەی ئێمە نقطەیەکی گرنگ و خاڵێکی گەورە لە مێژوو تۆمار بکەین و سەرەرێکی گەورە بۆ ئەم نیشتیمانە بۆ ئەم نەتەوەیە بۆ ئەم بەدبەختی خۆمان تۆمار بکەین تا ئێستا ئێمە ڕێچکەیەکی قانونی ڕوونمان لە محفەلی نێودەوڵەتی لە مەیدانی سیاسی نێودەوڵەتی و مەیدانی قانون نێودەوڵەتیان نییە. ئەمە بێ ئێمە ڕێفراندۆم ئاوا سیر بکەین کاکە ئەم ڕێفراندۆمە مڵکی کاک مەسعود نییە مڵکی مامۆستا عەلی باپیر نییە مڵکی یەکێتی نیشتیمانی نییە بەتەنها ئەمە خەباتی هەموو چین و توێژەکانە خەباتی هەموو ئەم هێز سیاسیانەیە هەموو ئەو هێزانەی کە هێزی چەکداریان هەبووە لە شاخ بوون هەموو ئەوانەی دوای ڕاپەڕین دروست بوون هەموو ئەوانەی بەناوی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی قسە دەکەن هەموو ئەوانەی بەناوی ڕۆشنبیر قسە دەکەن هەموو ئەوانەی بەناوی ئوستادی زانکۆ قسە دەکەن هەموو ئەمانە هاوڵاتی ئەم نیشتیمانن هەموو ئەمانە خەڵکی ئەم وڵاتن ینی لە کەوکەبێکی ترەوە نەهاتوون ینی قسەکردن بەو مانایە بەڕاستی بریندارکەرە و ئاشتی کۆمەڵایەتی ئەگەر ئێمە ئێستا بمانەوێ بیشێوێنین زۆر ئاسانە بەڵام پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی گرنگە بەڕاستی ینی ئەرکی هەمومانەکە ئاشتی کۆمەڵایەتی بپارێزین چۆن ئاشتی کۆمەڵایەتی دەپارێزین دەبێت کۆمەڵی ئیسلامی لە بەرەی خیانەتکار نبینین دەبێت زوتمەی گۆڕان نەخێنە بەرەی جاش و خۆفرۆشەوە دەبێت زمانی زبر ڕەتکەینەوە دەبێت ئێمە بدان بۆ ڕاستیێدا بنین مؤسسەیەکی وەکو پەرلەمان مؤسسەیەکی شەرعیە مؤسسەیەکی بژاردەی خەڵکە مؤسسەیەکە لەناو خوڵایی و دڵی خەڵک و دەنگی خەڵک و مانوێتی و تینوێتی خەڵکەوە هاتوۆتە بەرهەم و ئەم پەرلەمانە بەرهەمی ماندووبوون و خەباتی هەموو لایەکمانە تەنهایی پارتی دیموکراتی کوردستان نیە یەکێتی نیشتیمانی کوردستان نیە هی کۆمەڵی ئیسلامی هەموو هێز و لایەنە سیاسیەکان هی تەواوی ئەو خەڵکانی کە مافی دەنگدانیان هەیە لەم هەرێمەوە سەر پرسیارەکەی قسەکە ئەمەیە بەڕاستی ئێستا مەرامێک هەوڵێک هەیە بۆ تێکدانی ئاسایش و ئاشتەوایی ناو کۆمەڵگەی کوردی من بە شێوێکی سلبی بیقۆزێتەوە بەڵام من ئەڵەم هەیە بەڵام ئەو لایەنەی کە ئەیکا ئەو لایەنەیە کە کاکارزان لەسەری مەحسوبە ئەڵێ عوزر لە قەباحەت خراپترە ئەوەی کە ئێستا کاک مەسعود ئەیکا خاڵێکی زۆر ڕەشە لە مێژووی خۆیان تۆماریەکە خاڵێکی زۆر ناتەبایە لەگەڵ پرەنسیپی دیموکراسی و لەگەڵ بەڕێزە هەموو هەوڵێکی خۆی خستۆ دەکار بۆی ئەم بابەتە ینی نا ئێمە من داواکەم لە کاکارزان بەو شێوە حەماسی قسە نەکات چونکە هیچمان نەوتۆ و هیچیش ڕوو نەداوە تاکو بۆ حەماسەتەوە قسە بکەین وەگەر خەرار بێ حەماسی بین بەرامبەر بە غەیرە کوردێک هەمومان پێکەوە حەماسی دەبین وەکۆی لە داعش ئەو هێزانی کە حەماسی بوون دەبیندرێن ئەو هێزانەشی کە غیاب بوون لە وشارکردنەوەی خەڵک تەنانەت ئەوانیش کە هێزی چەکداریان نەبوو ئەوانش دەبیندرێن لەبەرەوە ئێمە ئەم بەرنامەیە بەڕاستی باسکردنە لە ڕێفراندۆم و ئاشتی کۆمەڵایەتی دەبێت ئێمە ئاشتی کۆمەڵایەتی بپارێزین کاکارزان برای عزیز ینی ئێمە نابێ وا قسە بکەین قسەیەکی کوردی هەیە زۆر جانەوە دەڵێ عوزر لە قەباحەت خراپترەوەی کاک مەسعودی کە ئێستا و عوزر و قەباحەت هەیە بەڕاستی لەبەرەوەی ئەم بەڕێزە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە زۆر تەبیعیە ینی ئەگەر ئایدۆلۆژیای ئەم حزبە ڕوئیای ئەم کادرانی حزبێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان و کاک مەسعود هەمیشە پیان خۆش بە سەرۆک نایبن تەبیعیە سەرۆکی ئەوان و سەرۆکی پارتی شتێکی زۆر سروشتیە بەڵام کاک مەسعود سەرۆکی هەرێم نییە کاک ئەگەر ئێمە باز لە قانون دەکەین ئەگەر باز لە خێڵش دەکەین و باز لە سیستمێکی تاو دواکەوتو دەکەین و باز لە سیستمێکی کۆیلایەتی دەکەین و باز لە سیستمی دیکتاتۆری و سەرکوتکردن دەکەین بەڵێ وەڵا هەموو مناڵێکی بنەماڵێکی کاک مەسعود سەرۆکی ئەم هەرێمەیە ئەگەر وابێ لەبەرەوە من پێم خۆشە ینی دوورکەوێنەوە لەم زمانە چونکە ئێمە بەرەنجامی ئەم خلافە گەورەیە کە ناگەینە ئەنجام و ئەو تۆمەتانش کە کاکارزانی خاتە پاڵ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و ئەو هێزانەی تر کە بەڕاستی قسە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم دەکەن کاکارزان قسەکردن لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم شتێکی زۆر بڤە نییە کاک مەسعود
دەبێت ڕێز بگرێت لە ئیرادەی و هێزە سیاسیانە تا ئێستا دەستیان بۆ عکسی ئاشتی کۆمەڵایەتی نەبردووە دەستیان بۆ پێچەوانەی ئاشتی کۆمەڵایەتی نەبردو بەرامبەر بە کاک مەسعود و حزبەکەی دەنا ئەو هێزە سیاسیانە بە ژمارەی کورسی پارلەمانی بێ بە نفوزی دەنگدار بێ بە هێزی چەکدار بێ بە مێژووی خەباتی سیاسی بە هیچیان لە پارتی دیموکراتی کوردستان کەمتر نییە ئەوەی کە لە کاک مەسعودی قبوڵ دەکەن ڕێزگرتنە لە ئیرادەی خەڵک دەنگی بە پەرلەمان داوە خەڵک دەنگی بەو پەرلەمانە داوە کە نوێنەرایەتی بکات و بێت پرسەکان لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر بکات لەبەرەوە من داواکەم کاکارزان یعنی بەو حەماسەتەوە قسە نەکاوە بۆ مقدسێرکردنە سەیری تەماشای بڕێرەکانی کاک مەسعود نەکات چۆی کاک مەسعود دەیکا لە ئێستا عوزرە لە قەباحەت خراپتر کەسێکە لە پێگەیەکی یاسایە بە نایاسایی دەوامەکە کارەکە و بڕیاری نایاساییش دەدات زۆر باشە ئێستا لە دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی وڵاتە ئیقلیمیەکان بنمونی ئێران و تورکیا کە کۆمەڵی خلافاتی تاریخی زۆر گەورە لە نێوانیاندا هەیە بەڵام کاتێ هەڕەشەیەک لە دەرەوەی وڵاتەکانی خۆیان لەسەر ئاسایش وڵاتەکانی خۆیان دەبینین ئەم وڵاتانە لە پاڵ سووریا و تەنانەت عراقش کۆ دەبنەوە ئەم وڵاتانە بەڵام ئەوە جێگای سەرنجە لە ناوە خۆی هەرێمی کوردستان لەو کاتانەی کە بابەتگەرێکی زۆر گەورە زۆر چارەنووساس دێنە پێشەوە لە جیاتی ئەوەی وەکو وڵاتانی دراوسە ئێمە کۆ کاتەوە کەچی پەرشبڵاویەکانمان زیاتر دەکات کاک پێوە ئەمە بوو تەمان بەر لەوەی کە وڵامی پرسیارەکەت دەمەوە بەس تکال لە یەکەم ڕێگەم بدە تکال لێ ینی بە تکال وڵامی چونم لەسەر مەکەوێ برام لەسەر مەکەوێت تکال لە یەکەم جواب بمەوە تەمان ئەم لۆژیکەیە کە ناڵێ بەڕاستی ینی ئەوەی کە پێوتر ئاشتی کۆمەڵایەتی دروست بێ ئەم لۆژیکەی کە کاکارزان قسەی پێکاوەی کە پارتی دیموکراتی کوردستان بە مەساحە گەورەکەیەوە خاوەن ماڵ و خەڵکی تر میوانە ئەوە تێپەڕی بندڵنیاکەمەوە کارزان ئەوە مێژوێت بوو تێپەڕی و خەڵکی هەرێمی کوردستان ئێستا خەڵکیی هۆشیارە وازانێت چیە وازانێت چی هێزێک لە پشتیەوە وەستاوە و یازانێت چی هێزێک ئەتوانێت بە ئاواتەکانی بگەێنێ کارزان ناکرێت تۆ هەچی لەگەڵ تا بێ بە ئاڵێن شانامەی پێ بەسەر هەڵ بڵێ وەر کەسێکیش لەگەڵ نەبێ ئێمە هێشتا لەگەڵم هاوڕێمانە لێرە هیچمان نەوت بوو ویسمان بە لۆژیکێکی زۆر بابەتی قسە بکەین لەسەر ڕێفراندۆم بەچارە بۆ سەر سمبولەکانی ئێمە لەبەرەوە ئەزیزی من ڕاستێکی ئەم لۆژیکەی جەنابەت و هێزەکەت و پارتی دیموکراتی باشە بە ئێمەش بۆ چەند نەزەر بێ زۆر باشە ئەم لۆژیکەیە ناڵێ کە ئەو ئاشتی کە ئێمە پێویستمان پێێتی ئەوەی کە هێزە سیاسەکان کە پێویستە لەسەر مێزدا بنیشن وەرە بگەنە نەتیجەیەکی باش ئەم لۆژیکە ناڵێ بەڕاستی دوو ئەوەی کە کاکارزان باسێکە نەتیجەی ئەو شکستێک کە لە بەغا هەیە و ئەوەی کە ئێستا کاکارزان ناوی نارکە عەبادی و مالیشی و نازام جوێ لە کورد ناگرن و خواستەکانی کوردیان مەسەرن بن و خسۆ ژێرپیان کاکە نەتیجەی شکستی هێزە سیاسەکەی تۆیە ئەگەر بە دەرەجەی یەک پارتی دیموکراتی کوردستان لە سیاسەتکردنی سەر مێزە لە باو بڵێن لە بەغدا شکستی هێناوە ئەزیزی من لەبەرەوە بەڕاستی ئەنێ بۆ جارێکەکە ماکەیەوە بە مەساعدە بەسەرێمەوە ئەنجا دوو بەڕاستی ینی من ئێستا بیر لەوەکەمەوە گەر هیچێک نەبێت لە بەردەمی ئەم لۆژیکەی پارتی دیموکراتی کوردستانە ڕابوەستێتەوە بڵێن نەڵێنا بەتەشید هەمومانەکە بە کۆیلە لەبەرەوە بەڕاستی لە هەرێمی کوردستانە دەستا واقعی دروست بووە واقعی بە تەنیایی پارتی دیموکراتی کوردستان نییە خۆگەرم مزایدەی سیاسی بێ هێزە سیاسەکانی کە یەکەم مزایدە پارتی دیموکراتی کوردستان کردێتی ئەم پرسەنەتەوەیە پرسێکی ناوکۆیە لە ناوان هەموو هێزە سیاسەکان نابێ یەک هێز بە تەنیا دەستی بۆ بەرێ بەڕاستی ینی ئەم هێزە ئیشی بۆ بکرێ ئەم پرسە ئیشی بۆ بکرێ لەزەر دەستی حیزبەکان بێتە دەرەوە بکرێ بە پرسێکی نیشتیمانی ناکرێت ئەوەی ئێستاژێت حیلەیەەکە لە بەروارەکەی هەر پارتی دیموکراتی کوردستانە خۆێزەکانی تر یەکێتی نیشتیمانی کوردستان دوێنێ شەو ئەندامێکی سەرکردایەتی لەم ستۆدیۆیە وتێتی تاکو نزیکە بینەوە لە بەرواری 25 ینی دژایەتەکان بۆ بابەتی ڕێفراندۆم لە دەرەوە لە ناوە زیاکەن ینی پرسەکە زۆر قورسە بێ کاکە تۆ ئەو وەفدانی کە دروستێکەکەی بۆ بەغدا نیو ئەوەنە زمانت بگۆڕە و نیو ئەوەنە هەوڵ بە بۆ ناوخۆی خۆت وەفدێکە نردووە هەفتەیەکە لە بەغا کوێ ماوە لەگەڵ ئادانە نیشێ تەشەبوست بە هەچی هێز کردووە لە بەغایە هێشتا وەڵامەکانی ئەوە نەزانین چۆنە باش نیوەوەنە لەگەڵ هێزە سیاسەکانی خۆت لێرەدا بنیشە بزانە نەتیجەیەکی تریاندا لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە کوردستانی بەم شێوەیە بە ئێرەگەیاندووە پارتی دیموکراتی کوردستانە بە دەرەجەی یەک من ناڵم یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی تیای نییە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا حەزەر زۆر لەم پرساکە واروەها
ینی بە ئاوا بڵێن ئەندازەیەکی شەرمەنانە لەناو کایەکەیە و هەمیشە تەکیدش لەسەرەوەکە کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بۆ لەبەرەوەی دەرچەیەکی قانونی بۆمە بدروزێتەوە لە کۆتاییە پەرلەمانی کوردستان لەسەر پرسی ڕێفراندۆم و وادەی ڕێفراندۆم ڕاستێکی قسە ینی وادەکە دیاری بکە ماقول لێ پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆی بەروارەکەی دیاری کردووە بەڕێز کاک مەسعود بەرزانی اینجا هێزە سیاسەکانی ترەوەی لەگەڵیان نەبێ خیانەتکارە و ئەوەی لەگەڵی شابێتی تر زۆر هێزی سیاسی کارا لەبەرەوە بەڕاستی کاک شۆڕژ لەمێ وڵامی پرسیارەکەت ئەلێرەوە بەمەوە ئەوەی کە بەتابەتی ینی ئەگەر ڕاست دەوێت بابەتی سربەخۆیی نابێ خلافی گەورە لە ناوخۆیان بهێڵێتەوە ئەبێ سفرەی سربەخۆیی سفرەیەک بێ هەمووی هێزە سیاسەکان کۆکاتەوە نەک پەرتەوازیانکە ئێستا ئەم ڕێفراندۆمی کە کاک مەسعود داوایەکە کە پارتی دیموکراتی کوردستان داوایەکە کاکە هەمووی ینی زۆرینی هێزەکانی ترازان تۆ لە یەکتری خەڵکی هەرێمی کوردستانی کردوتە ناو دڵڕاوکۆکی زۆر گەورە کاکە گیان هێزێک دێ بەسەن گوێ لە خەڵک ناگرێ ما شتێکی ترە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان بە پێچەوانە و نابێت مزایدە بەسەر هێزەکانی تر بکە کاکارزان دەگوترێ ئەوەی یایەشە لە هۆکارەکان کە جارێکی دیکە کۆمەڵگەی کوردی بە شێوەیەشکە ینی قوڵتر دابش دەکاتەوە و هەڕەشەی جدی لەسەر ئاشتی کۆمەڵایەتی ئەم کۆمەلگەیە دروستەکە ئەو خیتابەیە کە بەڕێزت قسەی پێدەکە ئەو خیتابێک کە کۆمەلگا بە شێوەیەکی دیکە بە شێوە جۆرج بۆش یان زۆر بۆشی کۆڕ ینی دابش دەکا ئەوەی کە لەگەڵمە دۆستماوەی لەگەڵم نییە دوژمنمە بەڕێز لەو بارەوە دەڵێ چی؟ لە ڕاستیدا مێ ڕوونکردنەوەیەک بم جار ئەسڵەن ئێمە نە کەسمان بە خیانەت تۆمەتبار کردووە و نە کەسیشمان خستووەتە قاڵبی خۆفرۆشیەوە ئێمە دەڵێن شتێک نییە گروپێک نییە یاخود چۆن بڵێ بەرەیەک نییە لە دژی بەڵێ نەخێر بێ ئێمە پێمان وایە تاقمێک هەیە گروپێکی تاکە کەسی هەیە لە بەرامبەر پرسی بەڵێدا وەستاوەتەوە اینجا سەبارەت بەوەشی کە دەوترێت کە گوایە هەڕەشە دەکرێت و قسە دەکرێت و ئەو شێوانە ئێمە پێمان وایە هەر کەسێک زیاتر لە پێناوی ئەم قەزیە بێتە پێشەوە ئەو زیاتر دەبێتە براوەی یەکەم ئەگەر هێزەکان پێیان وایە پارتی دیموکراتی کوردستان لە مەسەلەی پرسی ڕێفراندۆمدا بە جددی هاتووەتە پێشەوە و دەیەوێت ئەم پرسە بکرێت بۆ پارتی دیموکراتی کوردستان زۆر شانازیە ڕێفراندۆم پرسێکی گرنگی چارەنووی سازە یەکێتی لە هەشتاکان هەڵگری ئەم پەیامە بووە بزوتنەوەی ئیسلامی لە ساڵی 90ەکان هەڵگری ئەم پەیامە بووە کۆمەڵی ئیسلامی لە 2000ەکان هەڵگری ئەم پەیامە بووە سۆسیالیست لە هەفتاکان هەڵگری ئەم پەیامە بووە یعنی ئەم پەیامە هیچ عیبەیەکی تێدا نییە دواتر ئەم پەیامە ئەم بڕیارەکە دراوە پارتی یەکێتی و هێزە سیاسیەکانی دیکەی کوردستان پەیامەکە نییە عیبەکە لەوەیە کە ئەم پەیامە بە شێوەیەکی سیاسی تەوزیف دەکرێت بە تایبەتی بابەتی ڕێفراندۆم ئێستا هێزێکەیە ئەم بابەتە بە شێوەیەکی سیاسی تەوزیف دەکات ئەمەش یعنی ئەم بابەتی لە بابەتێکی نەتەوەیی کردو بە بابەتێکی جێگەی مشتۆمەڕیانی باشە کاتێک ئەو قسەی ئێوە ئەو شیمانەی ئێوە دروست دەبێ ئەو کاتە هێزە سیاسیەکە خۆی بڕیار بداتەوە خۆشی ڕۆژەکە دیاری بکات نەخێر ئێمە پێتان دەڵێن هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە کۆی گشتی کۆبوونەتەوە ئەم بڕیارەیان داوە باشە ئەگەر بە پێوەری زۆرینەوە کەمی نەبێت 16 هێزی سیاسی بڕیاریان داوە دوو هێزی سیاسی لە دەرەوەی ئەم بڕیارە بوون یعنی دەکرێت ئێوە شەرعیەتی ئەم دوو بڕیارە ئەم دوو هێزە سیاسی پێتان وابێ شەرعی بێ ئەو 16 حزبێک کە بڕیاریان دا ئەوە ناشەرعی بێ ئەگەر بۆ پێوەرە بێ و دواتیش ئەگەر بە پێوەری مزایداتی سیاسی بێ باشە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ هێزە سیاسیەکان ئەم بڕیارەی داوە ئەم بڕیارە نەدراوە هەر بەو شێوەیە کە هیچ حسابێک بۆ هێزەکانی دیکە نەکرێت داوا کراوە وتوێژ و گفتوگۆ لەگەڵ هێزەکانی دیکەش بکرێت شاندی پارتی دیموکراتی کوردستان نەرمێکی زۆری بۆ بزوتنەوەی گۆڕان نواندووە و چووە سەردانیان کردووە مەرجەکانیان لەسەر کاراکردنەوەی پەرلەمان لابردووە و دوێنێ بەیان نامەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت پێویستە بگەنە ڕێکەوتنەوە پەرلەمان کارا بکرێتەوە بڕیارە هەفتەی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆ ببێتەوە یعنی ئەم پرسە تەنها پەیوەند نییە بە پارتی دیموکراتی کوردستان ئەبینین یەکێتی ژیاریکەرێکی باشە لە نێوەندەکە یەکێتیش بەقەت پارتی خەمی پرسی ڕێفراندۆمیە کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان کێ وتە بێژیان کاک سعدی ئەحمەد پیرە نییە
سەرۆکی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لە یەکێتی نیشتیمانی کوردستان نیە خۆی لە هەموو ڕۆژێک کۆڕ و کۆبوونەوە کاڵێ ئەم پرسە یەکێتی نیشتیمانی کوردستانە کاک محمود سەنگاوی خۆ من ناڵێم خۆفرۆش کاک محمود سەنگاویەوە تا خۆی لە کۆڕێکا لە گەرمیان دەڵێ ئەوەی لەگەڵ ئەم پرسە نەبێ جاش و خۆفرۆشە کاک محمود سەنگاوی خۆی کە ئەندامی مەکتەب سیاسیە ئێبا کادیرەکانی خۆی بەگوێی بکەن بڵێ کاکەوە ئەندامی مەکتەبی سیاسیە من بەڕێز کاگۆشیار زێباری کە ئەندامی لێژنەی باڵای ڕیفراندۆمە خۆی قسەکەری وتەبێژی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمە باوەڕم بە هەموو قسەکانی هەیە بۆ لەبەر ئەوەی کە هەڵقوڵاوی ئەو بڕیارانە کە مەکتەب سیاسی داوێتی کادیری پارتی دیموکراتی کوردستان ئەگە بڕیار بێ بە پرەنسیپ و دیسپلینی حزبەکەیەوە من خۆم جگە لەوەی کە قەنەعەتم باوەڕم بە ڕیفراندۆم هەیە باوەڕم بەوە هەیە کە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان هەڵگری پەیامی پرسی ڕیفراندۆمی کوردستانە بە قەنەعەتەوە چوومەتە ناو پرۆسەکەوە من ئێستاش باوەڕم وایە هەر کادیری حزبێک لە حزبێکدا ئەگەر باوەڕی بە پرۆسەی ڕیفراندۆم نەبێ ئەگەر پێی شەرم بێ وڵای لە ئێستاوە بکشێتەوە لە پرۆسەکە زۆر باشترە تاوەکو بە شەرمیانە بچێتە ناو پرۆسەکەەوە کاک ئەم پرۆسەیە بەڕاستی و دێوە زمانیە کە ڕاگەیاندنەکان وایان لێ کردووە پرسی ڕیفراندۆمە چیتە دەنگدانەوە بڵێ یاخود نەخێر تۆ لەگەڵەوەیدا لەگە سەر بەخۆی دای بڵێ لەگەڵەوە دای نەخێر ئیتر پێویست ناکە ئەم هەموو هەڵای ئەعلامی و ئەم هەموو هێرشە ڕاگەیاندنە و ئەم هەموو ترس و تۆقانە لە ناو خەڵکدا بڵاو کردوێتەوە بەڵام بەڕاستی دووسێ هێزی سیاسی هەیە لە کوردستاندا خۆیان خسووەتە پاڵ شەپۆلی ناڕزاییەکانی کە خەڵکەوە و دواتریش بەڕاستینانی پێوە دەخۆن لە هەفتەی شوباتە باشە خۆپیشاندانی خەڵک لەسەر پرسی مەسلەی ناشەفافی بوو لە هەرێمی کوردستان دوایی بینیمان هێزە سیاسیەکان لەگە پارتی وەکو چۆن بڵێ دەیانەویست قوتی ئەو خەڵکێک کە خۆپیشاندانی کرد و برابەشی لەگەڵا بکەن یعنی بێگومان واش بوو خەڵک بووە قوربانی هێزە سیاسیەکانی کوردستان خەڵکی دەنگیان پێکو کردەوە خەڵکیان ناردە ئەو پەرلەمانە بەڕاستی ئەو پەرلەمانێک کە شەرعیەتی نییە ئەو پەرلەمانتارەی ئەو پەرلەمانەی کە هەر کەسێک لەگەڵ ڕێز و حرمەتم لە ناوەندە حزبیەکانەوە کە هیچ بەهایەکی نەبوو هێنایان بە ڕاگەیاندن گەورەیان کرد و خسیانە پەرلەمانێکەوە کە من پێم وایە ئێسش باوەڕم وایە پەرلەمان کۆڵ و ئەو پەرلەمانی کە بەو شێوەیە بوو من قسەکەم وایە ئەو پەرلەمانە بەو شێوە بوو کۆڵ و بار بوو بەسەر خەڵکەوە نەک ئەوەی پەرلەمان ناوەندێکی شەرعی بێ ئێ باشە پەرلەمانە کۆڵ و بار بێ بەسەر خەڵکەوە ئەبێ چی ئیسفادەیەکی بۆ مەسەلەی پرسی ڕیفراندۆم هەبێ ئێستش ئەو پرسە دەهێنرێتە پەرلەمانەوە من دڵنیای خەڵکی هەرێمی کوردستان دەکەمەوە ئەگەر ڕێکەوتنی سیاسی لەسەر پرسی ڕیفراندۆم نەبێ لە دەرەوەی پەرلەمان هیچ دەسەڵاتێکی نییە ئەم کۆڵ و بارە ینی کە دەشێلات دەبێت و بێ ینی بەو مانایی قسەی بەڕێزت بێت ئەی بۆ هیچ لە ژیانی خەڵک نەگۆڕا هیچ دۆخی خەڵک ینی خۆ دەزانی دو ساڵە دۆخی خەڵک خراپترە ئەزانی ناڵێم باشتر بووە بەڵام هەندێک مزایداتی سیاسیش کەم بووەتەوە پەرلەمانتار ئیشیەوە بوو بچێ قانون دەرکا پەرلەمانتار هات لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەوە تەخوینی خەڵکی دەکرد پەرلەمانتار هات لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەوە دەنگی بۆ حزبەکەی کۆ دەکردەوە کاکە لە دنیادا پەرلەمان کاری تەشریعیە کاری یاسادانانە پەرلەمان ئەرک و مهمەنی خۆی جیاوازە بەڵام لێرە حزبەکان بووبوونە پەرلەمان بوو بە ئامڕازێک بۆ یاریکردنی حزبەکان و دواتریش من ئێستا دەڵێمەوە پەرلەمانیش کارا ببێتەوە تکایە برادران دەبێ ئاگادار بن لەوە ئەگە پەرلەمانیش کارا ببێتەوە ڕێکەوتنێکی سیاسی لە دەرەوەی پەرلەمان نەبێت پەرلەمان هیچ نییە کارا نەکرێتەوە باشترە زۆر باشە بۆ نمونە ئەگەر پارتی گۆڕان وەکو حزب ڕێک نەکەون ئەگەر پرۆژێک بچێتە پەرلەمانە چۆن پەرلەمان دەتوانێت کارکەواتە پێویستە حزبەکانی پێویستە پەرلەمانتاران بگەڕنە بۆ مەرجەعی خۆیان زۆر باشە کاک شەماڵ دەگوتری ئەوەی لە ئێستادا کۆمەڵگەی کوردی لە بەرامبەر پرسی ڕێفراندۆم جارێشکە تووشی دابشکردن کردوتەوە ئەوە نییە کە ئەم پرسە بە شێوێشی سیاسی تەوزیف دەکرێت بنمونە لەیان پارتی دیموکراتی کوردستانەوە لە ڕاستیدا سەبەبەکەی ئەوەیە کە بە شێوەیەکی نیشتیمانیانە مامەڵە ناکرێت لەلایەن هەندێک هێزەوە کە لە دەرەوەی پارتی دیموکراتی کوردستانن لەگەڵ ئەم پرسە ئەمە شەوای لە بەشێشی فراوانی چین و توێژەکانی ناو کۆمەڵگە کردووە کە تووڕە ببن سێ نقطە سەری دێڕ بۆ کاکارزان بەغدا پەرلەمانی کوردستان ڕیفراندۆم کاکە بەغدا حزبەکەی تۆ یەکەم حزبە بازە ڕیفراندۆم و ڕاپرسی دەکات و هەمومانی خستۆتە بەرێکەوە هەمومان بە خیانەتکار و کۆڵوبار بەسەرم خەڵکەوە ناو دەبیت و لەو لاشەوە یەکەم حزبێکی خۆت لە بەغدا تۆمار دەکەیت بۆ ئەوی بەشداری هەڵبژاردنەکانی ئایندەی عێراق بکەیت نقطە یەک دووەم کاکارزان گیان
ئەگەر تۆ باز لەو پەرلەمانتارانەکەی کە پارتی نین کۆڵوبارن بەسەرشانی خەڵکەوە و ئیشان ئەوەی قانون دەرکەن و قانون دەرناکەن و زایدی سیاسیەکەن وڵای براسەرۆکی فراکسیۆنی حیزبەکەی تۆی لە پەرلەمان هەچێ خەیاری بەیتی زراعی جوتیارێک دێنێ و ئەی بەخشێتەوە بەسەر ماڵە هەژارە و لە دەرگا دەدا و علاگە خەیاری دەداتێ ئاخر ئەمە ئیشی پەرلەمانتارە خۆ سەرۆکی فراکسیۆنەکەتە نەک پەرلەمانتارێکی تەبیعی کاکارزان قسە زۆرە بەزنی ئەوەش دەکات خەڵکانێک هەیە ئەوەش ناکەن و مزایداتی سیاسیش دەکەن پرسە دەکەن برای عزیز سێ برای من تۆ کاتێک ئەم قسانە دەکەی قاتێکی جوانە دەبەر کردووە لە ناوەندی پایتەختی هەرێمی کوردستانی کادرێکی حزبیت بەسەر چاو حزبەکەت پەکی نەکەوتووە مەقەڕەکانتان عەلەمەکەی زەرتن و تۆختر دەکەنەوە موچەکانتان لە کاتی خۆی دێ کاکە کار و کەسابەتان قۆڕخ کردووە هەموو مەرزەنێ و دەوڵەتەکان لای ئێوەیە ئێستش کلیلی بەشێک لە خاسەکانی ئەم هەرێمە کە نازانێ لەکوێیە ئێستش ئەگەر دەتەوێت لە بەرنامەیەکی تایبەتی ئەم کاک شۆڕش ئاگەرینزمدا هەردووکمان ڕوبەڕوو من بە بەڵگەی قانونی و کتاب و کتاببوونەکومی کادرەکانی حزبەکەی تۆ دێم لێرە دادەنیشم تۆش بەڵگەکانی خۆت دەربێنە من 100 بەڵگەت پێ دەڵێم کە هەندێک سەرچاوی مالی هەیە تا ئێستا داغڵ بە حساباتی وەزارەتی دارایی نابێت بۆشت دەسەلمێنم لەبەرەوە کاکە ئەم فەخفەخە و عنعنە و تەنتەنە واز دەبێنن ئێمە باز لە پرسێک دەکەین هەمومانی پەرد کردووە ئەگەر تۆ پێ دوای ئەم هەرێمە شامی شەریفە و لەژێر کۆنتترۆڵی جەنابی سەرۆکەی جەنابتایە ئەو وڵایی ناگەینە ئەنجام ئەگەر قەراریشمان داوە ئەم خەمی خەڵکە ئەم پرسە پرسی خەڵکە ئەم پرسە پرسی نێتەوەیە بەڵێ حزبەکەی من کە یەکێتی نیشتیمانی کوردستانە کەم تەرخەمە حزبەکەی جەنابیشت کەم تەرخەمە و ئەو هێزولایەنانی تریش بێکەم و کورتی نین بەڵام ئێستا ئەوەی کە هەیە مەزلوم بزوتنەوەی گۆڕانە کە پەرلەمانی لەسەر داخراوە و پشتی حەقیقی و قانونی خۆی لێ سەندراوەتەوە لە سواری ئەمە شۆمنەتی بەسەردا دەکەن ئەو سەرۆک پەرلەمانەی کە تێیدا دەست بەکار بووە و لە کاتی کارکردندا بۆ ئێستا بە منەت بێتەوە لەو پەرلەمانە کار بکە و لەگەڵ کۆمەڵی ئیسلامی ڕۆژە کادرەکانیان دەگرن ڕۆژە پەیامنەرەکانیان دەگرن ڕۆژێک وایان لێ دەکەن دوجار دێن لەسەر شاشەی تەلەڤیزیۆن هەمیشە ئەیڵێمەوە عوزر لە قەباحەت خراپتر دیسانەوە دێن ئەڵێن ئێمە نازانین لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کێشەمان چییە بابەجیان تۆ بچۆ ئەگەر تۆ ئەوەندە لەناو پارتی قودرەتت تێ بچۆ ناو دەستگا ئەمنیەکانی پارتیەوە بزانم ئەوانەی لەگەڵ کادرەکانی کۆمەڵی ئیسلامی دەکرێت لەگەڵ هیچ ژیانێکی سیاسی تر کراوە کاکە خۆ من مجاملەی کەس ناکەم من یەکێتیم و لە دوجارە دەنگ بە یەکێتی دەدەم ئیتر هەتاوەکو بەیانی لەم ستۆدیۆ بشخەوم من دەنگ بە کۆمەڵی ئیسلامی نادەم بەڵام کۆمەڵ حقایقی تاریخی هەیە کۆمەڵ حقایقی مێژووی هەیە کۆمەڵ حقایقی ئەخلاقی هەیە کاکە ئەخلاق ئەزانی بریتی لەم نقطەیە کە خەڵک نانیە بیخوا من ئێستا پێشەوە بێم ئەم تەلەڤیزیۆنە لە بەرنامەیەک بینیم 6,000 منداڵ لە گەرمیان کۆمەکی ڕێکخراوێکی خێرخوازی پێدەدرێ جلوبەرگی پێدەدرێ یعنی ئەگەر ئێمە دەزانین یعنی نەریت و عادەتی یا کولتوری کوردی ئێمە چۆنە بەها کۆمەڵایەتەکان لای ئێمە چۆنن ئافرەتێک دەستی دوو مناڵ بگرێ و ئامادە بێت لە مایکی تەلەڤیزیۆنێک و مقابلە بکە بڵێ من نانی جەژنم نییە و 6,000 عایلی ئەوەمان هەبێ 6,000 مناڵی ئەوەمان هەبێ پێویستی بەم جۆرە کۆمەکە بێ شوورەیە بۆ جەنابەت تۆ بم بێ منەتی قسە بکەی لەگەڵ خەڵک شوورەیە تۆ ئەم تۆمەتانە بەسەر خەڵکدا ببەخشیتەوە بڵێ تا ئێستا خەڵکێک نییە لە ئاستی بەرەدا ئەمە بکە کاکە خۆ ئێمە پێمان خۆش نییە ڕفراندۆم شکست بێنێ خۆ ئێمە پێمان خۆش نییە ئەم هەوڵە بکەوێتە کەنارەوە کاکە خۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی دەیکا لەبەر خاتری نەکاک مەسعودە و نە لەبەر خاتری خودی خۆیەتی ئەمە پرسێکی ئەخلاقی نەتەوەی گشتیە پرسێکە پێویستی بە ئیجماعی سیاسی هەیە من لەگەڵ ئەو قسەی کاک پەیوەندیش نیم کە دەبڵێ هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان شەرمنانەیە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەیە ئێمە زووتر پەلە بکەین لەوەی ئەم هێزانە زووتر کۆ ببنەوە ئەم هێزانە زووتر بگەڕێنە ناو پەرلەمان ئەم هێزانە زووتر ڕێک بکەونەوە ئێمە ڕازی بووین بەوە چەشتیشمان ئێوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان پێم خۆش نیانی خۆی ئێستا قسەکە ئەوەیە ئێمە نامانە پرسی کۆمەڵایەتی بخێنە یاشتی کۆمەڵایەتی بخێنە ژێر پرسیار و حەزمەکەم نوێنەری بزوتنەوەی گۆڕان لێرە بووە ئەو زەربەی بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان لە دەسەڵاتدارێتی حکومڕانی ئەم هەرێمەیاندا بەو ڕێکەوتنەی 19 نیسان کە کردیان هیچ هێزێکی سیاسی تا ئێستا ئەو هەنگاوی نەناوە بەو هێزانەشەوە کە ینی هەندێک تۆمەتی گەورە و ناڕەوایان خراوەتە پاڵ لەبەرەوە من لەگەڵ ئەم زمانە نیم کاکە من یەکێتیم و شانازی بە یەکێتیبوونی خۆشم دەکەم حزبەکەی منیش هەڵەی زۆرە کاک سعدیان دای مەکتەبی سیاسی حزبەکەی منە بەڵێ شەرەفمەندم کاک محمود سەنگاوی بەڵێ بەڵام ئەوانە ڕەئی شەخسین عەزیزی من ئەگەر بەلاغ و بەیاننامەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەیەکی وهای تێدایە تعبیر بێ لە قسەکانی خودی کاک محمود بەسەر چاوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەلاغ و بەیانی بڵاو کردو تۆمار دەکرێت لە مێژوو بەڵام کاک محمود لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی قسە لەسەر ئەو بەرەیەش دەکات کە ئێستا بەڵێ بەرەی نەخێرن خۆر کاک محمود سەنگاوی بوتی ئەگەر ئازادی و دیموکراسی نەبێ لەو کەناڵی کە ئێستا بەرەی نەخێری هەڵبژاردەوتی دێن کەناڵەکەشتان داگیر دەکەین و کارمەندەکانیشتان سجن دەکەین و ئەوەش کە خۆمان پێمان خۆش لەوەتان لەگەڵ دەکەین زۆر باشە بەڵام
یەکێتی دەست دەگرێ بە بەها کۆمەڵایەتەکانەوە یەکێتی دەست دەگرێ بە بەهای هێزەکانەوە یەکێتی دەست دەگرێت ئەمە منەت نییە یەکێتیش ببەخشێتەوە هەموو هێزێکی سیاسی لەم هەرێمە خەباتی کردووە ماندوو بووە و خاوەنی ئەوەیە کە بەڕاستیە بێ زۆر باشە ئەو بلبلەیە کە لەناو کۆمەڵگەی کوردیدا هەیە حزبەکان پێویستیان پێێتی حزبەکان خۆیان لەسەر ئەمە دەژین ئەزانیی کاک شۆڕشتخوا ئەم دۆخی ناو کۆمەڵگەی کوردیانی هێمنە ببێتەوە بەتەشیت با قسەکە لەسەر ئەمە بێ ئێمە با بگەڕێنەوە بۆ ئەم منتیقا ئەگەر ئەم حماسەتێک کە ئێستا هەیە لە بەرەی ڕێفراندۆم با بە تەنها باوا بڵم نەڵم پارتی دیموکراتی کوردستان بۆی کە کارزان زۆر باوا بڵێن هەستیار نەبێت ئەگەر ئەو حماسەتێک کە ئێستا هەیە و ئەو دەنگۆی کە ئێستاە مەیبیستین لە بەرەی ڕێفراندۆم کە مەدان سازیێکی زۆری کردووە پایەکانی باوا بڵێن سربەخۆیی بەرکەماڵە و هەروەها لایەندەیەکی نزیک هەدوار ڕێفراندۆمەکە ئێمە ئەبین بە خاوەنی باوا بڵێن دەوڵەتی سربەخۆی کوردستان ڕێفراندۆممان بۆ چییە؟ هەر بەجددی ینی ڕخۆ مەرج نییە تۆ ڕێفراندۆم کە اینجا بگەی بە دەوڵەت ینی زۆر جارەگەر تۆ مەدان سازیت کردبوو گەر هێزە ساسیەکان تەبا بوون ئەگەر تۆ دەرچی قانونیت هەبوو تۆ سربەخۆی خۆت ڕاگەینی وەگەر یەکێک هات و پرسیاری کرد لە گومانی لەسەر ئەمە دروست کرد کە تۆ خەڵکی هەرێمی کوردستان چی ئەڵێ لەگەڵ لەسەر زەکیە کە دەڵێ ئەی بۆ ڕێفراندۆم بۆچی نەکەین باشە قسەکەمان لەسەر ئەمەیە قسەکەمان لەسەر ئەمەیە ئەگەر بەئاوا بڵێن بەرەی بەڵێ بۆ ڕێفراندۆم ئەگەر ئەوە دڵنیا ئەو هێزانی کە پشتیوانی 25کەن بۆ ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان من ئەڵەمە ڕێفراندۆمی نابێ البته چی دەتوانن ینی بڵم 25 ئێمە سربەخۆی ڕاگەینین مادەم ئەم پشتیوانی هەیە مادەم ئەم دیبلۆماسیەتە گەورە هەیە مادەم ئەم لوبیە گەوری کە ئەم هێزانە باسێکن کە هیچ هێز ئێمە نەمان بیست لێ جارێ لە ئەمانە بڵێن لەگەڵ هەر کەسێکا دانیشتوین لەسەر لەگەڵ هەر لایەنێک لەگەڵ هەر قونسڵگەرێک لەگەڵ هەر چوزانم سەفارەتێک وتبێتیان لەگەڵ ڕێفراندۆمان نین باڵکو وتوانە یا مەسەر بۆ ئەندازەیە گومانیان نەبوو یان توانە دوای خەن یان بە جۆرە لە جۆرەکان پشتیوانی لەکەن مادام ئەمە هەیە پێویستمان بەوە نیە ئەم بەلبەلەیە بخێتە ناو خەڵکەوە بۆ ڕێفراندۆم لەلایەک ئەم ڕێفراندۆمە سەیریکە هەبەس دەنگۆکەی کە هێشتا پێ نەگەوین هێزە سیاسەکانی دوولەت کردووە کۆمەلگای کوردستانی دوولەت کردووە لە هەرێمی کوردستان و ئارام بە ئاوا بڵێم دۆخێکی دروست کردووە کە نائارەمێکی زۆر گەورە هەیە تۆ هەر مجرد بەئاوا بڵێن وروژاندنی زۆر باشە بابەتی ڕێفراندۆم ماوە بۆ کاک کارزان کەواتە کۆمەلگەی کوردی کە ئێستا دابەش بووە ترسی هەیە لە نەتیجەی ڕێفراندۆم نەتیجەی ڕێفراندۆم بۆتە هۆی ئەوەی کە ئەم بەلبەلێ لەناو کۆمەلگەی کوردیدا دروست بێ و کۆمەلگە جارشکە دابەش بێتەوە بەم شێوەیەکی ئێستا هەیە ئەمەگەر باوەڕ هەڵبەت بەوە هەبێت کە کۆمەلگەی کوردی دابەش بووە لە بەرامبەر ئەم پرسە نازام کاک شۆڕژ ینی بۆ ترس هەبێت ینی پرسیار ئەوەی ئەم هەر بەڕاستی پرسیاری جددی ئەوەی بۆ ترس هەبێ جەنابی سەرۆک بارزانی چەند ڕۆژێک پێش ئێستا لەگەڵ مامۆسایانی ئاینی کۆبووە لەگەڵ پێکاتە جیاوازیەکان کۆبووە لەگەڵ گەنجان و لاوان کۆبووە وتی ئەگەر هەر مەترسیەک بەهۆی ڕێفراندۆمەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان کرێەوە سەری من لە خەنارە بدەن ینی لەوە زیاتر ینی چی ینی بەو زمانە سادەیە کە زمانی خەڵکە ینی زمانی شەقامە سەرۆکی هەرێمی کوردستان بۆ قسە بکات ینی دەتانەوێت قسەیەکی ئیعلامیە لە قسەیەکی ئیعلامی زیاتر تەجاوز ناکات بەڕێزم بەڵێ ئێستۆڵی قسەیەکی ئیعلامیە بەڵام لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆمدا قسەی لەوە زیاتریش کراوە ئەتوانن بۆ خۆتان لەگەڵ هێزە سیاسیەکانی کوردستان قسە بکەن کاکە ئێوە هەر خۆتان لە ناو سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان من ڕۆژنامە نووسم ڕۆژانە پەیوەندی تەلەفۆنیم لەگەڵ سەرکردایەتی کۆمەڵ هەیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لەبەرەوەی هەر خۆشم ڕۆژنامە نووسم لێدوان وەردەگرم لەو سەرکردانە ینی ئەو خیتابە سیاسیەی کە هەندێک لە حزبەکان هەیەە لە ئاستی سەرکردایەتی لە ئاسی تاکی حزبەکان داوانیە زۆر سەرکردەی کۆمەڵی ئیسلامی هەیە لەگە پرسی ڕێفراندۆمە بەڕێز کاک سەواح بەرزنجی کە ئەندامێکی سەرکردایەتی خۆشەویستی کۆمەڵی ئیسلامی کوردستانە ئەو دەڵێ من لەگە پرسی ڕێفراندۆمدا مەسەن ئەوەی کە ئێوە پێتان وایە خەڵکی پرسی ڕێفراندۆم نەبووە زۆر چاکە ئەندامی بەڵام لە هەمان کاتدا ئێمە بەڵام بڵێ مەبەستم ئێوە پێتان وایە کە کۆمەلگا شەق کۆمەلگا شەق نەبووە دوێنێ پێرە کاک ئارام قادر دەڵێ من لیستێکی سەربەخۆ دەڵێ من
زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کارزان سەبا هەورامی دەڵێ من لیستێکی سەربەخۆ ڕادەگەین ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان کە لە ستۆدیۆ هەولێری پایتەخت لەگەڵمان بوو هەروەها بەڕێز کاک پەیوەند عومەر ڕۆژنامەنووس هەروەها بەڕێز کاک شەماڵ لامیر ئەندامی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەشەدی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ